یاریزانێک لە گەرمای نانەوەخانەوە خۆی دەگەێنێتە ناوازەترین یانەی ئێستای گیان و دەبێتە سەرمەشقی ئەو لاوانەی خەونی گەورەیان هەیە. ڕۆژانەش کاری زۆر قورس ئەنجام دەدەن. ماتیۆز نۆنێزی پرتوگالی 5 ساڵ پێش ئێستا لە نانەوەخانەیەک لە وڵاتەکەی خۆی کاری دەکرد. دوای ناڕەحەتیەکی زۆر ئەو یاریزانە پەیوەندی بەیانەی مانچستەر سیتیەوە کردووە و ئەو یانەی هەرسێ ناسناوی چامپیۆنس لیگ و پریمەر لیگ و جامی ئینگڵتەرای بردوتەوە و خەونی زۆرێک لە یاریزانەکانە کە یاری بۆ بکەن. 5 ساڵ پێش ئێستا کاتژمێر 5 بەیانی زەنگی مۆبایلەکەی ماتیۆز نۆنێز لێدەدا کە بۆستان لە خەو دیاری کردبوو با پاسکیلەکەی دەچووە سەر کارەکەی. دوای تەواوبوون لە ئیش دەچووە یاریگای مەشقەکان و لەگەڵ لاوان یانەی ستۆرێل پرایە مەشقی دەکرد. ساڵێک دواتر پەیوەندی با لاوانی سپۆرتینگ لیژبۆنەوە دەکات. لە هاوینی 2022دا با 45 ملیۆن یۆرۆ ڕووی کردا یانی وڵڤەرهامپتۆن. یەک وەرز لەو یانەیەش یاری کرد و سەرنجی پیپ گواردیۆلای بۆ لای خۆی ڕاکێشا و با نزیکەی 60 ملیۆن یۆرۆش پەیوەندی با مانچستەر سیتیەوە کرد. لابارەی سەردەمی کارکردنیەوە نۆنێز دەڵێت ڕۆژانە 5 بۆ 6 کاتژمێر بە پێوە دەوەستام و کارم دەکرد. دواتر کە دەچوومەیانەکەم مەشق بۆ من ئاسان نەبوو. هەروە دەڵێت من مۆڵەتی شۆفێریم نەبوو لەبەرەوە زوو لە خەو هەڵدەستام و بە پاسکیل دەچوومە سەرکار یان داوام لە کەسێک دەکرد با ئۆتۆمبیلەکەی لەگەڵ خۆی بمبات. نۆنێز یاریزانێکی ئەوروپیە کە بەم دۆخە سەختەی ژیان گەیشتووە بە ئاواتەکەی. یاریزانەکانی کوردستانیش بامان دۆخدا تێپەڕیون. ماوەیەک پێش ئێستا لە راپۆرتێکی کەناڵی پەیامدا یاریزانێکی وەک باکۆ عومەر بەسەر کرایەوە کە لە دوای تەواوبوونی خولی کوردستان بۆ دابینکردنی بژێوی ژیانی لە نانەوەیەکدا کاری دەکرد. باکۆ دەستبەرداری خەونەکەی نەبوو تا ئەوەی یانەی نەورۆز گرێبەستی لەگەڵ واژۆ کرد و لە خولی نابی عراقی یاری کرد کە گەورەترین و قورسترین خولی تۆپی پێی وڵاتەکەیە و ئاواتی هەموو یاریزانێکی کورد و عێراقیە لەو خولەدا یاری بکات. هەموو یاریزانێکی خولی کوردستان دوای خولەکان کار و کاسبی خۆمانەکەین بۆ بژێوی ژیانی خۆمان. پێویست ناکات یانەکان ئەوە یاریزانەکانیاندا بە بڕێنن لە خولەکان. نۆنێز و باکۆ دوو نمونەی باڵان تا ئەوەی گەنجان ناومێت نەمن و بۆ بەدیێنانی خەونەکانیان دەبێت بەردەوام هەوڵ بدەن.